دووبارە سڵاو لەو شوێنە وەستای نوتمان هیوا ئەحمد بەرپرسی پێشووی لقی سوار ئەڵێ ئێمە چەند ڕۆژێکە ئاگاداری ئەوەین کە پلانێک لە دژی لقی سوار هەیە هەر لەو لێدوانە ئەو خۆپشاندرانە بۆ تاوانبارێکاڵێ گۆڕانن ئێمەش پرسیاری ئەومان کرد ئەگەر چەند ڕۆژێک بە ئاگاداری ئەو پلانە بن بۆ زووتر بارەگای لقی سوار چۆڵ نەکرایان ئەگەر تەنانەت بارەگاکە بش سووتیان ڕایە باشتر نەبوو لەوەی کە خەڵکی تا بکوژرێت. لە ڕاستیدا ئێمە هەر لە دوای کۆنگرە و پێش کۆنگرەش هەمیشە پێشببینی ئەمەمان کرۆ و بە چاوی خۆشمان بینی ومانە چ لە ڕووی سیاسی و لە زۆر ڕۆکانی تریشەوە پیلان لەسەر پارتی و لەسەر سەرۆکی پارتیش تەنانەت هەبوو بە تایبەتی لە دوای کۆنگرەشەوە پیلانمان لەسەر بووە دروستیش لەسەر لقی چوار کاکیوە ڕاستەکە بڵێ هەست بەوە کراوە پیلانێک هەیە سەبارەت بەوەی کە ئێمە بە دڵنیاییەوە نەکاکیوا و نەبرادرانی ئەوێژ نەیانزانانی و تەسەوریەوەش نەکراوە پیلانەکە بەو شێوەیەدا ڕێژێ ڕۆڵی میلەتەکەی خۆت بێنێ پەلامارت بدا هەر ئەمەش بووە کە زیاتر لە 45 دقیقا ئەمان پش و درێژیان نوانە و تەحملی ئەوان کردو بەڵام لە هەمان کاتدا بە پرسیارەکەت کە بارەگاکەمان بەجێ پێشتە ئێمە بە درێژی ئەم مێژووە لە بەردەمی بەئس و دوژمنانی کووردا وڵاتەکەمان بەجێ نهێشتەوە و لە بەردەمی پیلانیشا بەجێ ناهێڵین هەر پیلانێکیشمان لەسەر بێ ئێمە هەوڵە دێن ڕەدی پیلانەکە بینەوە بۆیە ینی بەجێهێشتن بۆ ئێمە نییە ڕاستێکی بەس ئەمانکە ئێمە ئامانجی ئەفم کە ئامانجی بڵێ ئامانجی ئێمە ئامانجی نیشتیمانی و نەتەوەیە ئامانجی دروستکردنیشیانە بۆ میلەتەکەمان بەجێهێشتن شتێک نییە لە مەفهوم و لە قاموسی ئێمەدا بەڕاستی بەڵام ئەمەی کە ئەم ڕۆڵەی میلەتی خۆت هاتۆتە سەر بارەگاکەی تۆ بەردبارانێکە بەڕاستی ئێمە چاوەڕێ ئەومان نەکردو تەسەوریەوەمان نەکردەوە ڕەنگە ئەگەر پێشتر تەسەوری ئەومان بکردای بڕارێشکە بووە تەنانەت ئەوترێت لە کاتی ڕووداوەکەشە بەرپرسان و کادرەکانی لە قیچوار ئەیانتوانی لە پشتی بارەگاکەوە کە مەسافێکی باشی هەیە بتوانن خۆیان دەرباس بکەن و ڕێنێنەوە حادسە خوێناویە ڕووباکە لە بەردەم لەخی چوارە ڕوویە خۆی نازانم ینی زۆر جار کورت قسەیەشی هەیە ینی با بە تعبیرێکی کە بڵین مەسەن کەسێک کە لە ناو ڕووداوەکان نەبێت ئاسانتر ئەتوانێت قسە لە ڕووداوەکە بکە ئەمەوانە کرایەوە دەبوو ئەمەوە ئەجنا زۆربەی ڕووداوی ئەم وڵاتەی ئێمە دنیا لە سەر تاسەری دنیادا سەفارەتێک شوێنێک حیزبێک مقڕێک بارەگایەک خەڵق پەلاماری دا و بە تەقەشی لێکرا و بە تەقەش وەڵامی داوەتەوە لێشی کوژرا و لێشی بریندار بووە بە تایبەتیش ئێمە تەسەورێەوە ناکەین ڕۆڵی میلەتی خۆمانە پەلامارمانەدا بۆیش بەرگەی ئەوە گیراوە بەڵام تا ئەو کاتەی کە تەقە کراوە لە بارەگاکە و دەرکەوت کە پیلانەکە بەڵێ هەیە و ئەگەر ئێمە بارەگاکەمان چۆڵ بکردایە و ئەو ڕدەی نەدرایەتەوە ڕنگ بوو ئێستا بە شێوازێکی گاڵتەجاڕیتر و شێوازێکی تریش بکەندایەتەوە جێی داخە ڕۆڵەی میلەتەکەی خۆمانە من باوەڕ ناکەم نە کاکیواش و نە برادەرە پاسەوانەکانیش و نە کادرەکانی ئێمەش پیان خۆش بێ زەرەر و زیان لە وڵاتی خۆمان لە میلەتی خۆمان لە ڕۆلەی خۆمان کوێ بەڵام بەداخەوە ئەو پامە گەیشت هەلو لێدوانە هیوا ئەحمد ئەڵێ ئێمە زانیاریمان لایە ئەوانی کاتونەتە سەر بارەکەی ئێمە گۆڕانن ئەتوانین بپرسین ئەو زانیاریانە بەڵگە بوون پێم خۆشەوە لە کاکیوا خۆی بپرسن ئەو چونکە مادەم ئەو قسەی کردو وەڵامەکانش بە گوێرەی لێ شارەزای خۆی ئەو وەڵام ئەتوانێت بداتەوە تۆ ئاگاداری ئەوە نەبوویت ئەو زانیاریانی کە هەبوون لە لای ئەوان من لە 26 سێواتومەتە ئێرە بەڵێ لە چاپێکەوتنێکی ترا بەرپرسی پێشووی لقی چوار ئەڵێ ئەوانەی کە هاتوونەتە سەر بارەگای ئێمە خەڵکی سلێمانی نین لەهجە و ڕەفتاریان دیارە کە خەڵکی سلێمانی نین و ئێمە زانیاریمان هەیە کە لە ئوتێلا ئەخەون باشە ئەگەر گریمان شتێکی وا هەبێت خەڵکی سلێمانی نەبن و لە ئوتێلا بخەون ینی ئەم زانیاریە وردە بەز نییە بۆ ئەوەی کە ئەو کاتێگەڕێنەوە بۆ ئوتێل لە ئوتێلەکەی بە پێی یاسا دەستگیر بکرێن بە فەرمانی دادگانە تەقیان لێ بکرێت ئەرزم کردی ئەو پرسیارە لە کاکیوا بکەن وەڵامەکەی وەرگرنەوە بەڵام ئەگەر بەورتر لەسەر ئەوە بڵێن لە شوێنی ترەوە خەڵخاتوە لە ڕۆژەکانی تری 6 ڕۆژی خۆپیشاندانە دەرکەو لە هەموو شار و شارۆچکەکان و خەڵکە هێنرا بۆ ئەوەی کە بەشداری لە خۆپیشاندانە بکە لەو تونندوتی ژیانی کە ڕۆژەکانی تر کرا ئەوانەی پۆلیس و ئاسایش گرتیان زۆریان لەو بابەتانە بوو بەڵێ و بەڵگەیەکە لە شوێنی ترەوە هاتوون بەڵام سەبارەت بەوەی
لێ بگەڕایانەوە بژیرانەمانە وەکو ئەرزم کردی ئەکرێ وەڵامی پرسیارەکە لە کاکیوە خۆی پرسن بەڵام دیسانەوەش بڵێن لێرە پۆلیس و ئاسایش هەیە و ئەو ئەتوانێت خەڵق بگرێ ئێمە وەکو حیزب ناتوانین خەڵق بگرین ئێمە تەنها ئەوەندەیە لە ناو بارەگای خۆمانە دیفاعمان لە نەفسی خۆمان کردووە وەکو تێشم نەشمان زانیوە بیریش ناکەینەوە قەت ڕۆژێ لە ڕۆژانیش بە خەیاڵمانە نایە ڕۆڵی میلەتی خۆمان بێ بەردمان پێ ئەدا جنێومان پێدا لە کاتێکە کە ئێمە لە ناو سلێمانیدا مەسئول نەبووین لە هیچ کاروبارێکی خزمەت گوزاری تاکو خەڵق بێ بەردبارانی ئێمە بکە ئێمە ئێستش بۆ خۆمان پرسیارمانە ئەوەی جێی داخیشە هەموو کەناڵە تەلەڤیزیۆنەکان هەموو ڕۆژنامە و گۆڤارەکان ئەم پرسیارەکەن بەڵام هیچی ئەو پرسیارە ناکە بڵێ بۆ خەڵق بچێ بەردبارانی لە قیچوار بکە بۆ تەقەلە لە قیچوار بکە ئامانج لە مەچێ هۆکار لە مەچێ ئەگەر پیلان نییە ئەمە چیە گەیشت ئێستا زۆر پرسیاری ئەوە کرێت بەرپرسی پێشووی لە قیچوار لەکوێیە پۆستی چییە هەر لە هەولێرە بەڵێ پۆستی حزبی ئێستا چییە طبعاً بەرپرسی لە قیچوار کادریەکی پارتی ئەندامی سەرکردایەتی پارتیە بێگومان لێرە کارناکە لە شوێنێککە کارەکە کادری حیزب بە ئارەزوی خۆی حەقی خۆیەتی ئەمڕۆ منی هێناوە تێرە بەیانم جۆزێتەوە شوێنێککە ئەگەر ئامانجیش لەوە بێ بۆچی لەوەیە خۆی نەسێکی قانونی هەیە تۆمەتبارکرا و بێتاوانە هەتاکو و تاوانی بەسارا ئەسە پێ ئەم پیاوە لەم لەولا ئەم تۆمەتبارانە ئەکرێ بەڵام وەکو بەڵگەی لێکۆڵینەوە لێژنە ئەمی تۆمەتبار نەکردووە کە تۆمەتباری نەکردو ئەم بۆ خۆی ئێستا وەکو هەموو کادرێککە لە لقی چوارنەماوە لە شوێنێککە کاری پێسپێرە لێکۆڵینەوەکان لە ڕووداوەکەی هەفتەی شوبات تەواوی کۆتایی پێهاتووە ئەوەی کە لە تەلەڤیزیۆن ئێمە هەموو جۆمان لێبوو جەنابی شدوەک من جۆت لێبووە هەموو خەڵکی کوردستانی ژووی لێبووە تا ئێستاوەی منیش زانیاریم هەبێ هەرەوەیە کە لە تەلەڤیزیۆن جۆمان لێبووە بەدای ئەوە نازانم ڕاگەاندنەکان لە چەند ڕۆژی ڕابردوو بڵاویان کردەوە کە بەرپرسی پێشووی لە قیچوار پۆستەکەی بەرز کراوەتەوە بۆ جێگری لێپرسراوی مەکتەبی ڕێخستنی پارتی دیموکراتی کوردستان ئەمە تا چەند ڕاستە جێگری لێپرساوی مەکتەبی ڕێخستن و بەرپرسی لە بەرز و نزمنی هەروەکو یەکە ئەو پلەی ئەندامی سەرکردایەتی و هەر ئەندامی سەرکردایەتیش لە کۆنگرا و دەنگی بەدەستێناوە خۆت وەکو کادرێکی پارتی یەکەم دومی ژوەک بەرپرسی لە قیچوار و خەڵکی سلێمانی پێدوانی ئەوە جۆرێک لە ئیسفزازکردنی خەڵکی سلێمانی بێت لێ نەپرسینەوە لەو حادیسەی کە ڕووی ئەخر ئەرزم کردی خۆ لێکۆڵینەوەکان ئەوی تۆمەتبار نەکردووە و شتێک بەسەریا ئیسپات نەکراوە ئەگەر شتێک بەسەریا ئیسپات بێ لە لێکۆڵینەوەکانە بە دڵنیاییەوە یاسا چی لەگەڵ بکە وەکو خۆی مامەڵی لەگەڵک بەڵام تا ئێستا تەنانەت پارتی دیموکراتی کوردستان ئامادە نییە بیان نێرێتە بەردەمی دادگا ئەخر ئەرزم کردی لێکۆڵینەوەکان جەنابشت وەکو من جوێت لێ بووە بەڵام لیژنەیەکی لێکۆڵینەوەی حکومیە کە حکومت پێچێناوە ڕەنگە لێکۆڵینەوە لە دادگایەکە لەلایەن دادوەرێجا دادگاش لێکۆڵینەوە بکە جارێککە دوو جاری بەڵام پێم وایە بێت داوای یاسایی لەسەر ئەوە بەرپرسی لە چوار بەرپرسی پێشووی لە قیچوار و ئەوانش کە تەقیان کردووە هەیە بەڵام تا ئێستا نەچوونەتە بەردەمی دادگا ئەخر خۆ مەرج نییە ئێستا هەر چوار کە زیادە کە زیاسەد کەس چوونە سەرجادە و داوایەکیان کرد ئەبێ ئیلا بەپی خواستەکانی ئەوان داواکە جێبە حکوومەت نظامی هەیە دادوەری هەیە مەسئولی هەیە لێپرسرا یعنی بە گوێرەی بوارەکانی خۆی شارەزای هەیە ئەمان لیژنەیەکیان دیاری کردووە لیژنەکە بەڵێ لە دادوەری گەورە پێکاتووە لە خەڵکی شارەزا پێکاتووە لە خەڵکی یاسایی پێکاتووە ئەم لیژنەیە دوای ئەوەی چەندین سیدیان چۆتە بەردەست چەندین شاهید چۆتە بەردەستیان چەندین بەڵگە چۆتە بەردەستیان لێکۆڵینەوەیان لە هەموو ئەمانە کردووە دەرەنجامی هەموو ئەم لێکۆڵینەوەیان بە تەلەڤیزیۆن ڕاگەیاندووە بە بانگیشیان کردووە خەڵقێکی کەشتی زیادەی هەیە شتێکەیە بخرێتە سەر ئەوە ئەتوانن بیبن ئێتر دوای ئەوە جارێکی کە ئەدرێتەوە بە دادگا و دادگا بڕیاری خۆی ئەدا ئەوە ئێمەش هەمومان چاوەڕێی ئەوەین بزانین گەر خەڵکی کە بەڵگەی باشتری هەبێ شتی ڕوونکردنەوەی زیاتری هەبێ بیخاتە بەردەمی دادگا و دادگا بڕای لێبە تۆ وەکو کادرێکی پارتی وەکو بەرپرسی لقی پارتی لە شارێکی گەوری وەکو سلێمانیە پێدوانیە گەر کاتێک ئێمە داوای دەوڵەتی دامەزراوەی و داوای دیموکراسیەت و شەفافیت بکەین باشتر بوو کە پارتی دیموکراتی کوردستان خۆی دەست پێشخەری بکردایە لەوەی ئەو کەسانی بخسایەتە بەردەم دادگا پارتی دەست پێشخەری کردووە لەوەی لیژنەیەکی
ئەزانی گەندەڵەکان بخەنە ینی بەردەمدادگا ببوورە یعنی لە هیچ شوێنێکی دنیا شتی وان نییە یعنی کە لیژنەیەکی یاسایی دادوەر تەمان خەڵق من تۆ ئەو ئێمە لە یاسا نازانین ئێمە کە شتێک ئەبینین لە ڕووی عاتفیەوە سۆزمان ئەجوڵێ گلەی ئەەکەین ناڕازی ئەبین قسەکەین ئەمەوانە کرایەوە بکرد تەمان هەمووشمان حەقی خۆمانە هەرەوەندەی لێزانین بەڵام کاتێک کە دادوەری لێکۆڵینەوە لیژنەیەک لە دادوەردا ئەنیشن بە بەڵگە و بە سیدی و بە نووسرا و بوانە بەمانە بەشتەکانە ئەسنەوە ئەوان ئەگەنە بڕیار کەی ئەمانە گەشتە بڕیارێک لەوەی هەر کەسێک بانگ بکرێتە بەردەمی دادگا و هەر کەسێ سزا بدرێ بە دڵنیاییەوە پارتی دموکراتی کوردستان خۆی لە سزا لانایە خۆی لە یاسا لانایە و هەر شتێک یاسا بیڵێت دەیان جار جەنابی سەرۆک باسی کردووە و بە دڵنیاییشەوە هەر شتێک یاسا بیسەپێنێ ئێمە جێبەجێەکە ئەنجامەکانی ئەو لیژنەیە کە ڕاگەیاندرا لە ڕاستیە بەلای خەڵکەوە بەلای هاوڵاتیانەوە کەمێک جێ سەرنج بوو لیژنەکە بەو ناوە بوو لیژنەی دەرخستنی ڕاستیەکان طبعاً بەڵام لە وێنەکان پیشانمانەیە کە کەسێک بەجلی مەدەنیەوە بە کراس و کابوویەکەوانێت تەقە لە خەڵکەکە لیژنەکە بە هیچ شێوەیەک باسی ئەمەی نەکردووە نەک باسی نەکردووە تەنانەت داوای نەکردو کە ئەمە بدرێ بە دادگا یعنی مەبەسم لەوەیە کە خەڵک تەجروبەیەکی ناخۆشی لەگەڵ لیژنەی لێکۆڵینەوە هەیە لە وڵاتی ئێمە باشتر نەبوو حیزب خۆی وەکو نیەت پاکی ئەم هەنگاوە بنێت پێش ئەوەی لیژنەکە ئەنجامەکانی ئاشکرا یعنی ببوورە بەڕاستی حیزب گیری خواردە بەدەزەم خەڵقەوە حیزب خۆی شت بکە ئەڵەن حیزب حساب بۆ یاسا و بۆ حکوومەت ناکە ئەیداتەوە بە یاسا ئەم پرسیارە ئەەکەن لیژنەیەکی دادوەری لێکۆڵینەوەی کردووە داوا ئەکا ئەڵێ چیە زانیاری زیاتری لایە بەڵگەی لایە سیدی لایە بۆمان بنێرێ کەسێک بەوە سۆزی عاتیفەی یا باوەڕی بەوە تێر ناخوا ئەتوانێت تەشیدی زیاتر بکاتەوە بەڵگەی زیاتری لایە بیباتە پێشەوە بیخاتە بەردەمی لیژنەکە و دیسان هەموو کەناڵە تەلەڤیزیۆنەکان بە ئێوەشەوە بە بەڕێزیشتانەوە ئەتوانن ئەو لیژنەیە بانکەنە سەر تەلەڤیزیۆن پرسیاریان لێ بکەن وەڵامەکان لەوان وەرگرنەوە لەوە باشترەکە لە من پرسیار بکەن چونکە من لەو شتە یاساییانە نازانم لە چاپێکەوتنێکە تۆ ئەڵەی ئەگەر نەوشیرۆان مستەفا دوو باڵیشی بۆ پەیدا بکەین ناگاتە سەرۆکی هەرێمی کوردستان ئێستا لەسەر هەمان بۆچوونی خۆتی بەڵێ مەبەستت لەو قسەیە چی بوو زیاتر مەبەستمەوەیە سەرۆکی هەرێمی کوردستان جگەلەوەی سەرۆکی هەرێمی کوردستانە زیاتر لە نیو سەدەیە پێشمەرگەیە کوڕی سەرکردەیەکی مەزنی گەورەی گەلەکەمان مەلا مستەفایە خۆی پیاوێکی سەرکردەی مەزنە زیاتر لە 40 ساڵە لە بواری سەرکردایەتەیە و دیسانیش بەڵگە بوو من و بۆ هەموو میلەتەکەشمان هەموو ئەو کۆبوونەوە مەحافل لە نێودەوڵەتیانەیە لە تورکیا لە ئەمریکا لە بەردەمی وڵاتانی گەورە کە هەمیشە جەنابی سەرۆک جەخت لەسەر مەسەلە استراتیژی و نەتەوەیەکانە کاتەوە ئەمە خوانە خواستە لە پای کاگنەوشوان مستەفا کەم ناکاتەوە ئەویش پیاوێکی تێکۆشەرە بەڕێزە بەڵام تەنانەت ئەگەر وەکو تەمەنیش سەیری بکەیت من پێم وایە تازە کاگنەوشوان ناتوانێت بە سەرۆکی هەرێمی کوردستان بگە بەڵام ئەوش خاوەنی بەڵەیەکی جەماوەری گەورەیە کە بێگومان نزیکی متمانەی 500,000 کەسی بەدەستێناوە بەڵێ ئەوش ڕاستە تێکۆشەرێکی بەڕێزە خەباتی کردووە ماندوو بووە 25 کورسی بەدەستێناوە خەڵقێکی زۆری لەگەڵا زیاتر لە 30 ساڵە خەبات و تێکۆشانەکە دەوری هەیە من خوانە خواستە نەمویستۆ لە دەوری ئەو کەمکەمەوە ئەڵێ ئەوەگا بە فلان کەس من ئەڵێم کەس لە کوردستانە ئەمڕۆ بە جەنابی سەرۆک باردانی ناگات بەڵێ ئەوە قەنەعاتی مطلقمە پێدوانیم بۆ چوونە زۆرێک لە تون ڕەویتایە نا بنوە چونکە لە بەرەوەی من بۆ خۆم پیاوێکی کوردستانیم باوەڕم بەوەیە کابێ کورد بێ بە خاوەنی چیان و خاوەنی سەر بەخۆی خۆی و پێشم وایە بەڕێ سەرۆکی هەرێم ئەو کەسەیە کە ئەم ئامانجە ئەهێنێتە دی یعنی بە بڕای تۆ لە ئێستاە مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان جێگرەوەی نییە کەسێک نییە بۆ ئەم دقەیە بۆ ئەم کاتە ئێستا وا ئەزانم ینی ئەمە باوەڕی منە من بۆ خۆم ئازادم ئەشێتەوە باوەڕدوانێت تەنانەت لە ناو پارتیش کەسێک نییە کە جێگەی ئەو نەخێر لە ناو پارتیش کەسێک نییە جێگەی بگرێتەوە بەڵێ بەس حتمما ئەمە
پێویستە پێوەرێک هەبێت بەڵێ من بە هەموو پێوەری تۆ چییە بۆ ئەوە ینی بەڵێن بۆ چونت لەسەر چ پێوەری من یەکەم مێژووی تێکۆشانی جەنابی سەرۆک بارزانیە مێژووی تێکۆشانەتی دووهەم عەقڵ و مەنتقی جەنابی سەرۆک بارزانیە لە کۆبوونەوە و لە مەسائلە سیاسی و نیشتیمانی و نەتەوەکانە سێهەم جەنابیش هەموو کوردستانیش بە چاوی خوانیم دوێنێ جارێک کە ئەمریکیەکان داوای لێ ئەکەنەوە کە کێشەکانی عێراق جەنابی دەستپێشخەریەشی تر بکات چارەسەری بکە هەر وەکو دەستپێشخەریەکەی کە لە دوای حوتی سێ هەڵبژاردن کرا و هەشت مانگ حکوومەت پێک نەهاو بە دەستپێشخەریەکەی جەنابی ئەو کێشانە چارەسەر کرا و جارێکی کەش داوە و دەیان جاریش ئەمە ڕووی داوە باشە ئەمە بەڵگەیە بۆ ئەوەی کە لە ئێستادا بەڵام خۆ من ناڵم بۆ 100 ساڵی کە بۆ 200 ساڵ باش بەزەگەر مێژوو بکەین بە پێوەەر خەبات و تێکۆشان و ئینجازات بکەین بە پێوەەر جەلال تاڵەبانی و ئیبراهیم ئەحمەد و نەوشیروان مستەفا و کۆمەڵێکی تریانی کۆمەڵێکی تر ناومان هەیە کە ئەمانش ئینجازاتیان هەیە بەڵام بەشی خۆشیان کەم و کوڕیان هەیە بەشی خۆشیان ڕەنگە زۆرجار لایەندا بێ لە ڕێگە ینی ئەم پێوەرە چۆن ئەم پێوەرە ئەبێت بەوەی کە بڵین کەسێک وێنەی نییە نەنا ئەفمکە هەموو بەڕێزانەی ناوتێنان هەموو تێکۆشەری گەورن تێکۆشەری میلەتەکەمانن لە قۆناغێکی مێژووی دیاریکراوە ڕۆڵی زۆر گرنگ و کاریگەریان نەبووە بە تایبەتی جەنابی مام جەلالیش کە باست کرد هەروەها خوا لێ خۆش بوو ئیبراهیم مەحمەد و هەموو خەڵخەکانی تریش باشە بەڵام لە هەل و مەرجی ئێستادا بۆ ئێستای میلەتەکەی ئێمە من وەکو کەسێک کە هەموو تەمەنم تێکۆشان و خەبات بووە لە پێناوی بەدەستێنانی ئامانجاکانی میلەتەکەمە پێم وایە ئەمینترین و ڕاستگۆترین دەستێک کە بۆ ئەم سەردەمەی ئێستا وەکو سەرۆکی هەرێمی کوردستان ئامانجەکانی نیشتیمانی و نەتەوەی گەلەکەم بەدەست بهێنێ من پێم وایە کاک مەسعود بارزانیە بەڵام 20 ساڵی کە سی کە 15 کە دەی کە 50 کە خەڵقی تر پێگە ئەمە قسەیەک نییە کەسێک بۆ 100 ساڵ قسە ناکە هیچ کەسێک بۆ خۆ دەزانی هەموو ئینسانێک تەمەنی هەیە مێژووی هەیە کاتی هەیە و هەموو میلەتێکیش دەیان سەرکردەی تە هەڵەکەوێت دەیان سەرکردەیت لە وڵاتی ئێمە هەڵکەوتووە هەمووی لە خۆناغێکی دیاریکراوی خۆیان کەسێک بۆ ئەو خۆناغی شیا و بۆ ئەم خۆناغی ئێستاش کاک مەسعود ئەو کەسە شیاوەیە بەڵام ئەمە خوا نەخواستە لە پای خەڵکی کەشکەم ناکاتەوە و نەشمانویستۆ کەسی پێ بشێنێ لە کۆنگرێسی یانزەیە تۆ بە ئەندامی سەرکردایەتی دەرنەچوویتەوە بەڵێ هۆکاری ئەمە چی بوو؟ وەڵا هۆکارەکەی یەکەم من بۆ خۆم ئیشم بۆ سەرکردایەتی نەکرد ڕاستەکەی من بە کەسێکم نەوتۆ دەنگم بۆ بە هەوڵم نەداوە من پێم وابوو ڕەنگە وەک خەڵقی سلێمانی وەک تێکۆشەرێکی کۆن وەک پیاوێکە زیاتر لە 40 ساڵە من پێشمەرگەم و خەبا دەکەم بە شیاوی ئەوم بزانن دەنگم بدەنێ ئەمە ژوای کردبوو بە کەس نەڵێم دیارە لە هەل و مەرجی ئێستاژە بەڕاستی وان نییە هەڵبژاردن لە کۆنگرە و لەمانە ئەبێت تۆ بڕۆی خەڵق ڕازێکی من جارێکی کەش کۆنگرە بێتەوە دوو جاری کەش بێتەوە من نەبە کەزەڵێم دەنگم باتێ من خۆم وەکو تێکۆشەرێک وەکو پێشمەرگەیەکەوەی لە دەستم بێ ئەیکەم پێیان بە شیاویان زانیم بۆ ئەو خزمەتە بیکەم ئەیکەم بە شیاویان نەزانیم زۆر گرنگ نیە بەلام باش بەپێی پێڕێوی ناوخۆی پارتی دیموکراتی کوردستان بەرپرسی لقەکانە بێ ئەندامی سەرکردایەتی بن تۆ پێ دوانیە خەڵقی پێڕێوی ناوخۆی حیزبەکەی خۆتای کردو کە پۆسی بەرپرسی لە خی چوارە وەرگرتووە نەخێر نا چونکە لە پەیڕەوی ناوخۆ داواناڵێ لە پەیڕەوی ناوخۆدا لە مناقەشەی پەیڕەوی ناوخۆ کە زیاتر لە 4 شەو ڕۆژی خایان و زیاتر لە 300 کەس لە ناو ئەو لیژنەیە بووە و دەیان جار سەرکردەکانی حیزب جەنابی سەرۆک کاگنێت شیروان کاگ مەسرور مەکتەب سیاسەکان بەشداریان لەو بابەت و باسانی ناو پەیڕەوی ناوخۆ کردووە هەر شخصی جەنابی سەرۆک کە بەڕاستی لەوێش جارێک کە حەشیمەیەکی نوان ئەویش ئەوە بوو ئەم بڕیارە لە پەیڕەوی ناوخۆ خەریب و بچەسپێ ئەو خۆی باسی ئەوەی کردوەتی زۆر جار کەسێک هەیە پێویستمان پێیەتی بۆ شوێنێک بەڵام دەنجی کۆنگرە بەدەست ناهێنێ بەڵێ ئەوەش نیشانەی حەشیمی جەنابی سەرۆک و دووربینیەتی کە ئەمە بوو بە بڕیار و خراە پێڕەوی ناوخۆشەوە پێویستمان بە کەسێکە بۆ شوێنێک کە دەنیشی نەهێناوە بۆ سەرکرداتی ئەو پۆستەی بدەینێ و لەسەر ئەساسیەوەش مناتم بۆ لەقی جوان بەگریمان ئەگەر ئەو ڕووداوی ڕۆژی هەفتەی شوبات لە
بەردەم لە قیچوار ڕوویە لە ئێستا ڕووی وایە کە تۆ بەرپرسی لە قیچواری فەرمانی تەقەکردنە بە پاسەوانەکانەدا هیوادارم ڕوونێت فەرمانی تەقەکردن ئەخر پاسەوان سیارەکەم ئەو پاسەوان بەدەست من نییە من مەسئولی پاسەوان نیم من بەدەست کێ؟ مەسئولی حیزبیم من مەسئولی لقم مەسئولم لە کۆی کاروباری حیزبی لقی چوار قیادەی سیاسی لقی چوار بەڵام تەقەکردن و حراست و پاسەوان ئەوە بۆ خۆی خەڵکی خۆی هەیە و بڕیاریش بەدەست ئەوە من ئێستاش کە هاتم بۆ لای تۆ بۆ خۆت شاهدی لە دەریشەوە تەلەفۆنەکانیشم بەجێهێشت نەک چەکیشم پێ نییەوە بەڵام ئەو قسەی تۆ مانای ئەوە نییە کە پاسەوانەکان هەر کاتێک بیانەوە ئەتوانن تەقە بکەن نە پاسەوانەکان بەرپرسی خۆیان هەیە و بەرپرسی خۆیان لە کاتی خۆیان پەیامیان پێدا ئەم وەڵامە لۆ بڕوان پێویستی بە ڕوونکردنەوەی زیاتر بێت ینی بەرپرسی لەقی چواری چۆن تۆ ناتوانیت فەرمان بێ بە پاسەوانێک ناتوانم نییە ئیشی من نییە ئێمە ئەزانی چۆن هەر کەسێک ئیشی خۆی ئەکا ئەگەر ئێستا من لە شوێنێکی کەشدان بنێن من بەرپرسی لەقم ئیشی من نییە بڵێم چێ لە کوێ حرەسە چێت چت فەنیێکی پێچێت چۆن تەقاکە ئەبێ کە شتێکا دوات تەقە بکەن ئەوە پاسەوانی خۆی هەیە وەکاری خۆی هەیە مەسەلەن من کە هاتم برادرانی چالاکی مەدەنی لە بارەگای لە قیچوار بوون ئەوانە ئەسڵەن بۆ خۆی قیادەی خۆیانیان هەیە تەوجیهاتی خۆیان هەیە ئێستاش بە هەماشەوە ئەو پاسەوانانەی کە هەن لابوت سەر یا بە ئاسایشە یا بە پۆلیسە یا بە چالاکوانی مەدەنیە بەرپرسی خۆیە بەرپرسی خۆی ئاراستەی ئەکا پێڵێ وا بکە بە بەڵگەی ئەوەشم لە ماوەی 6 ڕۆژی ڕابردووی خۆ پیشاندانا یەک کەسی ئێمە نەچۆ سەردا جادەدا تەداخلی کەسێک کرد تەنها ئەو لیژنە ئەمنی هەیە لەم شارە کەواتە ئەوان ئەو فەرمانی تەقەکردنی کە لە ڕۆژی حەوی شوباتە درابوو بە پاسەوانەکان بەرپرسی پاسەوانەکان داوێتی ئەجە خۆی ئەمە بەعفمکە ئەمە غەدرێکە لە کاکیواژەکرێ و ئەتوان بڵێم لە بەرپرسی پاسەوانەکانی ژەکرێ چونکە لە حاڵەتی ڕووداوی وادا لقەکان ناوچەکان پڕ ئەبن لە خەڵک کە پڕ ئەبن لە خەڵک بەدەیان گەنجی خوێنگەرمی تایە کە بە قسەی کەس ناکە کە جوابی کەس ناداتەوە لەوانەیە کەسێک ئەرزیشم کردی چۆن لە ناو خۆ پیشاندارەکانە خەڵقی پیلانجێڕی تیا بوو کە ئیشەکەی وا لێ کرد دوور نیە لە ناو ئێمەشا گەنجێکی هەڵەشەی تیاابێ لە خۆیەوە تەقەیەک بکە و ئیتر هەموو لایە تەقە بکەن کە تەقەی لێ دوو سەرنج ببوورە ئەوەی کە وێنەکان پیشانمانەیە ئەوانەی کە تەقاکەن هەموو جلی فەرمی لەبەرایە هەموو جلی سەربازی لەبەرای ئەمە خاڵێکی تر بۆ نمونە ئەگەر گریمان گەنجێکی هەڵەشەی تیابێت تەقە بکات ینی باشتر نیە و گەنج هەڵەشەیە بدرێتە دەسیاسا خرب دلیلی ئەوەی جا ئەفمکە بزانە ئێمە پارتی دموکراتی کوردستان حیزبێکی سەرساردین هەمیشەش جەنابی سەرۆک کە لێمە فەرسی فلانەگا بە فلان و نەخنخ هەمیشە جەنابی سەرۆک تەشیدی لەوە کردوەوە ئێمە کوردایەتەکەین میلەتی خۆمانمان خۆشەوێ هەتا جەنابی سەرۆک لە کۆبوونەوەیەکە بە هەمووانی ڕاگەیان وتی ئاو لە هەموو شتێ نەرمترە بەڵام هەموو یعنی ئێمە لەگەڵ نەرمۆنیانی و هادیئیان بەڵام بە معنای ئەوەش نیە هەموو کەسێ بەردبا بە سەرمانە باشە لەوێ کە ئەوانەی لێبوون 40 تا 45 دقیقە جنێویان پێ ئەدرێ بەردبارانەکرێن مقدەسترین کەسی ئێمە کەسی هەموو کورد یعنی شوورەیە کوردێک گوێی لێ بجنێ و بە باردانی نەمر بەن قوبولیکە من باوەڕ ناکەم هیچ کوردێک نەک لە کوردستان لە دەروی کوردستانیش لە ئەوروپاش بێ قوبولی بێجۆن بەسەرکردەیەکی میلەتەکەی جا ئەفمکە لەگەڵ هەموو ئەمانەش کە کراوە ئێ باشە گەنجێک تەحملی ئەوە ناکات جوێن بە باوشی ئەی جوێن بە مقدەسی جوێن بە سەرکردەکەی ئەدەی ئەویش وەڵامەداتەوە لە کاتێک شەکە تەقەشی لێک تا دوای تەقەکردنەکەش کەس تەقەی نەکەوە ئەنجا ئەوەی کە چەکی پێوەی جلی فەرمیشی لەبەرە ئەوەی مەسئولی پاسەوانیشە با بڵین فەرمانی پێداوە یا فەرمانی پێنەداوە ئەوەکو ئەرزم کردی لە سیاقی لێکۆڵینەوەکانە دەرەکەوێت چونکە خۆ کەس خۆی ناکە بە قوربانیەکیشکە ئەڵێ من فڵان کەس فەرمانی پێداوم تەقە بکە کاتی بەرنامەکەم زۆر کەمی ماوە دوو پرسیارە ماوە زۆر بە کورتی وەڵامم بیتوانێ لە دوای ڕووداوەکانی حەوی شوبات وترا کە گوایە شەخ ئەدهەم بارزانی وتوێتی مقدەساتی ئێمە پێشەر کراوە کە جامانەی سوور سووتێن ڕاوە لە بەردەم لەقی چوارە ینی سووتاندنی جامانێک تۆ پێ دوایە ئەمە پێشەکردنی مقدەسات بێت بۆ ئێمە هەمومان ناخۆشە چونکە جامانەی سوور و حسابەکەی بە هەزاران بریندار و شەیدی پێپێچراوەتەوە
باشە بە هەزاران ڕۆڵەی کورد لە کاتی بەرگری و خۆ بە کوژدانە کە شەهید بووە جامانەی سووری لە ملاب بووە ئەم جامانەیە هەموو جامانە بۆ کورد ڕەمزە ڕەمزی تێکۆشانە جەنابەت زۆر باشەزانی لە هەموو ئاهەنگ و مناسبەیەکە کچێکی کورد کوڕێکی کورد بۆی شانازی بە کوردایەتی خۆی بکات جامانەیەک لە خۆیەوە هاڵێنێ کەوا بوو جامانە ئەبێت بە هێمایەک بە سنبولێک بۆ نەتەوەی ئەمە شتێکی ئەفم کە بەڵام لەگەڵ ئەو ڕێیکە ئەتەمیشە ئەوە دیسان کاگەتەم کەسێک کە بۆ خۆی دەیان جار مقابلە و دیماناکرێ ئەتوان لە خۆی پرسن ڕوونکردنەوەی زیاتریش بدە. هەر لە دوای ئەو ڕووداوانە سکرتێری مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان لە دوانێکی ڕۆژنامەوانیا وتی ئێمە دەستدرێژی ناکەینە سەرکە زۆر کەسێکیش دەستدرێژیمان بکاتە سەر دەستێ بڕینەوە ئەوە یاسایەکی ئیسلامە خۆی دەستدرێژی بک بێت دەستی ببڕنەوە ئێمەش لە وڵاتێکی ئیسلامی و ئەبێ یاسایانی بە حکمی شەرعیا بە حکمی حزب وڵای حکمی چییە یعنی من باوەڕەکەم هەموو کەسێت دیفاع لە نفسی هەیە هەموو کەسێ و یاسا حقوقێکی یاساییشە هەموو کەسێ لە ناو ماڵی خۆیان حەقی نییە بچێ دەرگای ماڵی یەشیش کە پشتێنێ بەڵام کە هاتیشنە سەر دەرگای ماڵەکەی حەقی خۆیەتی ئێمە ئەم جارە و دەیان جاری کەشتە ئەشی دەکەینەوە ئێمە ناچین پەنجەرەی کەس پشتێنین بەردبین بە پەنجەرەی کەسە بەڵام خەڵقی شەقە بەردمان تێنەگرێت ئێکە تێشمان بگرێت ئیتر ئەمە هەم شەریعەتی ئیسلام هەم قانون و یاسا ڕێگەی دیفاع بە نەفسیاوە هەمیش یعنی ئەمە شتێکە عورفیشە نەریتیشە یعنی ئێستا بۆ خۆت جەنابەت ئێستا چیتەوە ماڵێ ئێستا پرسیال لە منەکەی خۆزگەیشێک بێ بەردبارانی ماڵە بزانام تۆژەڵی دەستان خۆش بێ ناڵی دەستان خۆش پامەکە و گەیشت دەستخۆش هەڵۆ ئەحمەد کوردە بەرپرسی لە قشواری پارتی دیموکراتی کوردستان زۆر سپاس بۆ ئامادەبوون تو بە ڕاشکاوانە وەڵامدانەوەی پرسیارەکانمان زۆر سپاس بۆ بە ڕاشکاوی ئەم جارە کۆتایی هات تا دیدارێکی تر بە شادیتان ئەسپێرم.